لكردستان آرام لهوليرا پایتخت سپیده هوا باش بیتن جارکازی لدست بکا هفته پروگرام بیانی بیشتر هات خدمت هواین بهجا خوش بی افروجی دیگل هفکار خوشاکاری مچندین برگا و بابت جواز به هوا آماده کردینه لیکن برگا خود على تواری ایکی امد بحثا دراوین الکترونیکه لوان چند سالن داویدا زوربای هر زور خلکا بخو سرقال کردیا کس هبوا به اوی زانیاری لسر هبی چوا مال و حال خو خریل سدانه یه پیچوانش قازانجاک از زور علی کردی افرول توری کمی بیانی بیشتر بشوی کی گشتی باس لکاریگریان ارینیو نرینین دراوین الکترونیکه که جشاکار سپیدات باش بید وقتی توری دیش کرد زور سپاس لارجه که انصلاوی متعلق به و بیانیتان باش به لتوری دو میشمانده و نریده بید ام جاره گورانی بیشک من میوان نکردوه بلکو شارزایکو بهرهمندێکی موزیکیمان میوان کردووە کە دەتوانێت بەدەنجی هونەرمەندان گۆرانی دروست بکات نەگەر ئێمەی گوێگران خودی هونەرمەندەکەش شۆک دەکات کە بۆ یەکەم جار گوێبیستی خۆی دەبێت. شكر أمدي بحثك شو هواك مخزان يا بعد سير رجعك زور سر معك تشنجا رول هريما كردستاني كدي أو شابولي بفرو باراناني هريمي كردستاني قرطوطو برجام دبت وكشو هوار سارتر دبت محمد كمال شارزاي كشناسي بكردستان بشواري راغانز أمرو شما قوناغي دوامي أو شابولي بفرو بارانا دس بدكا كچن روجك هريمي كردستاني قرطوطو تاوكو روجي دوشما أم هفتيا برجام دبت محمد كمال گوتیشی لقوناغی دوامدا پیش بینی دکره بارسته هوایکی جمسری بگاته ناوچکانی هریمی کورسانو پلاکانی گرما 13 پلن نزم ببنو کشیکی زستانی زور سار سردم شارکانی هری کورسان داپوشد او شارزای کشناسی باسی لوش کرد لگل دابزینی پلاکانی گرما هبونی هوری پیویز پیش بینی بارینی بفر لم شوینانه دکرد تاوی ناوچه شاخاویکانو سنتری شارکانی سلیمانی هەولێریش و هەڵەبجە و دهۆک و سۆران و بەشێکی ئیدارەی ڕاپەڕین و بەرزایەکانی گەرمیان و دەشتی کەرکک و پێنجوێن لەگەڵ سەرجەم ئەو ناوچانەی دەکەونە سنووری ئەو شوێنانە لەبارەی پلەکانی گەرماش ناوبراو گوتی پلەکانی گەرما بە جۆرێک نزم دەبنەوە کە ڕۆژانی 22 بۆ 25 ئەم مانگە بەرزترین پلەی گەرما لە شارەکان تەنها 0 بۆ 2 پلەی ژێر 0 و نزمترین پلەی گەرماش 18 پلەی ژێر 0 سیلیزی کە ئەمەش دابەزینێکی بەرچاو لە چەند ساڵی پێشوو کەموێنە بۆ ئەگەری بەستن و شەختەیەکی زۆر هەیە ئاگاتان لە خۆتان بێت ئەم شارەزای کەشناسیە داواش لە خەڵکی هەرێمی کوردستان دەکات بە هیچ جۆرێک ناوچەی بەرز و شاخاویەکان بەکار نهێنن هاتنوچۆ بەگشتی ڕابگرن هەروەها پێشنیاز دەکات بەهۆی سەرمای توند و دابەزینی پلەکانی گەرما ڕۆژانی 23 مانگ شووی فەرمی بێت چونکە وەکو خۆی گوتی ڕاستە هەندێک کات ئاساییە بەفروباران نابارم بەڵام دابەزانی پلەنی گەرما و ڕوودانی شەختە زۆر پێویستە گرنگە هاوڵاتیان و قوتابیان و مامۆستایان لە ماڵەوە بمێننەوە و سەرماتوندەکەیان بەرنەکەوێت محەممەد کەمال لە بەشێکی دیکەی قسەکانیدا ئاماژەی بەوەش کرد ئەم شەپۆلەیە شەوی دووشەممە 24 ئەم مانگە کۆتایی دێت بەڵام سەرما هەر بەردەوام دەبێت. دەرین شەپۆلی بەفر و سەرماگە کۆتاییات درێژی هەواڵەکە کۆتایی نادوە دێڵە بەردەوام بە تۆ بەردەوام بە شاڵ و شەپک یان شاڵ جلوبەرگێکی کۆنی کوردانە مێژۆکەی بۆ میزۆپۆتامیا دەگەڕێتەوە و تا ئێساش بەردەوامە لە هەرێمی کوردستان و لە ناوچەی بادینان شاڵی پێدەوترێت لە باکووری کوردستانیش شاڵ و شەپک ڕستنی قوماشەکە ڕەنج و ماندووبوونێکی زۆری پێویستە هەندێک تایبەتمەندیشی هەیە وەک نێشتنی دروستبوونی ئارەقە و گەرم ڕاگررتنی خەڵک لاوەرزی زستان هەوڵ دەدرێت ئەم جۆرە قوماشە لە ناو نەچێت و بۆنەوەکانی دیکەش بمێنێتەوە خەریکی کارێکی قورسن هەموو ئەو ماندووبوونە لە پێناو پاراستنی جۆرە قوماشێکی کۆنە ئەویش قوماشی تایبەتی شاڵ و شەپکە قوماشەکە لە خوری بزنێکی تایبەت دروست دەکرێت
دواتر کۆمەڵەیەک پرۆسەی بەسەر تێدەپەڕێت و ئینجا دەگاتە قۆناغی کۆتایی و جلوبەرجی لێ دروست دەکرێت. وەستاکان لە سێرتی باکووری کوردستان بە وردێکی زۆرەوە دەستڕەنجینی خۆیان دەسەلمێنن. Şaş ipik dokuması Mezopotamya'ya dayanan قوماشی شاڵ و شەپک مێژوویەکی دێرینی لە مێزۆپۆتامیا هەیە بەشێکی گرنگی میراتی کەلتوریمانە سەدان ساڵە ئەم کارە لە سیرت بەردەوامە تا ئێستاش هەوڵ دەدرێت پیشەکە لە ناو نەچێت لە خوری مەرەز دروست دەکرێت پێویستی بەڕەنج و ماندووبوونێکی زۆرە denmesini sağlamış. ئەم شوێنە 6 مانگ بەر لە ئێستا دامەزراوە چەندین مۆدێلی جیاوازی جلوبەرگ لەو کارگەیە لە ڕێگەی قوماشی شاڵ و شەپکەوە دەدورێت. Şaşapik kumaşı terleme yapmaz. ئەم جۆرە قوماشە نایەڵێت مرۆڤ ئارەقە بکات سەداسەد لە خوری بزنی مەرەزی سروشتی دروست کراوە خەڵک خواستێکی زۆری لەسرە پێشتر تەنیا پیاوان وەک جلوبەرگێکی کۆن و نەریتی لە بەریان دەکرد بەڵام ئێستا ئافرەتانیش دەیپۆشن. Edilen bir kumaş türüdür. هەوڵێکیش هەیە بۆ ئەوەی پیشەکە بۆ نەوەکانی ئایندە بگوازرێتەوە. Bu işi Siirt Erhudoran'dım. لە ئێرەوە فێری ئەم پیشەیە بووم هەر کەسێک بێوێت فێربێت دەتوانێت بێت و ئێمە فێری دەکەین هەوڵی خۆمان خستۆتە گەڕ ئەمە پیشەی باو باپیرانمانە بە دڵخۆشیشی زۆریشەوە ئەم پیشەیە ئەنجام دەدەین. Şu an günümüzde ise قوماشی شاڵ و شەپک نەک تەنیا لە تورکیا لە هەرێمی کوردستانیش خواستێکی زۆری لەسرە بە تایبەتی لە بۆنە تایبەتیەکاندا خەڵک دەیپۆشن. قوماشەکە سەرنجی نەوەی نوێشی ڕاکێشاوە چونکە ڕۆژ لە دوای ڕۆژ خواستی لەسەر زیاتر دەبێت. بجارم دا ez بۆنگۆ بەحسا لێکۆڵینەوەیەکی بکەم بە گوێرەی لێکۆڵینەوەیەکی زانستی یاریکردنی منداڵان لە نێو پیسیدا بەرگری لەشیان بەهێز دەکات و لە هەندێک نەخۆشی دەیان پارێزێ با بزانین چۆن لێکۆڵینەوەکە لە فینلەندا کراوە ماوەی مانگێکی پێچووە بەم شێوەیە جێبەجێکراوە ژمارەیەک منداڵ کراونەتەوە دوو گروپێکیان لە نێوە یاریگای دەستکرد ئەوەی دیکەشیان لە نێو خۆڵ و گژ و گیای سروشت یاریان کردووە لە ئەنجامەکاندا دەرکەوتووە ئەو منداڵی لە نێو خۆڵ و گژوگیا و سروشت یاریان کردووە بەکتریایەکی هەمە چەشنی بێزیان لە سەرفێستیان و خانەی بەرگری لەش لە نێو خوێنیاندا زیاتر بووە بە بەراورد بۆ منداڵانەی لە نێو یاریگای دەستکرد یاریان کردووە توێژەران باسییان لەوەش کردووە بەرکەوتنی بەکتریا کە لە خاکدا هەیە یارمەتی پێگەیشتنی سیستەمی بەرگری لەشی منداڵ دەدات و لە چەندین نەخۆشی و مەترسی توش بوون بە هەندێک جۆری هەستاری دەیان پارێزێت بە گوێرەی توێژینەوەیەکی دیکەش کە لە سویت کراوە ئەو منداڵانەی کە لە کێڵگەکان گەورە بوونە یان ئاژەڵیان هەبووە بەراورد بە منداڵەکانی دیکە ڕێژەی هەستیاریان کەمترە و ڕیخۆڵەکانیشیان ڕێژەیەکی زۆرتر بە بەکتریای سوودبەخشیان تێدا بووە. دێرین ئەنجا چینە سەر تەوەریەکەم باز لە دراوە ئەلکترۆنیەکانەکەین فەرەنگ مەغدید بەڕێوبەری جێبەجێکاری کۆمپانیای فەڵکسیس تەکنەلۆجیس لە ئیمارات و شارەزای دراوە ئەلکترۆنیەکان لێرە میوانە لەگەڵمان کاک فەرەنگ زۆر بەخێربێ. زۆر سپاس هەر بژیت خێراتی بەرز فەرەنگ زۆر سپاس. با سەرەتا بە شوەیەکی گشتی باسێک لە دراوە ئەلکترۆنیەکان بکەین. طبعا ئەگەر بێت و بەس باسێکی وا کورت لە 2009 دراوی ئەلکترۆنی دەستی پێکرد دەبان بە توێژینەوەیەکی کەسێکی نادیار ساتوشی ناکەماتۆ کە پێیپەرێک بڵاو کراوە پێیپەرەکە زیاتر ڕووی تەکنیکی لە خۆوە گرتووە نەک لە ڕووی با بڵێن ئابووری یان بەکارهێنان چونکە کە باسی دراوی ئەلکترۆنی دەکرێت ئەو دراوە ئەلکترۆنە خۆی لە خۆیدا جوزئێکی زۆر بچووکە لە تەکنەلۆژیایەکی زۆر قوڵ لەو کاتەوە هەتا ئەمڕۆکات بە هەزارەها دراوی ئەلکترۆنی دروست کراوە فڕووی لەو بازارە کردووە بەڵام لەگەڵ ئەوەشە پێویستی بە وردبوون و تێگەیشتنێکی زۆر قوڵی هەیە چکە بەڕاستی دروستکردنی ئەم دراوە شتێکی ئاسان نییە چکە ئێمە بە وەکو بڵێ لە ناخەوە لەگەڵا بووین ئەوە یەک دوو کە کاتێک توێژینەوە دەکرێت لەو بوارە کە بوارەکە تازەیە کێشەی زۆر دروست دەکاتن ئەمە یەکەم جاریشە کە ئێمە باسی تەکنەلۆژیا دەکەین تەکنەلۆژیاکە ڕەبتی بە ئابووری دەبێتن چکە جاران کە باسی تەکنەلۆژیامان دەکرێت لە ڕووی هاردوێر سۆفتوێر لە سێکتەر و سگمنتی جیاجیا ئەمە
تێگەیشتن و چونە ناوی زۆر ئاسان بوو وە کەسانێک لە پاڵیەوە کاوانی دروستیان دەکرد ئەگە بناویان بێنین وەکو HP و دێڵ و ساپ ئۆڕەکڵ لە ڕووی هاردوێر لە ڕووی سۆفتوێرەوە ئەمانە دەیانتوانی بێنە بازارەکە خەڵکەکە تێبگەێنن بەڵام ئێستا کە لەو بوارە کە بواری بلۆکچین تەکنەلۆژی کە ئەمە تەقەنیەکەیە لە پەڵ ئەو براوە کە میکانیزمیەکە یان دەتوانی بڵین ئارکیتێکچەرێکی زۆر معقەدە ئەو دراوە ئەلکترۆنیەک تەنها ئەپلیکیشنەکە لەو ئارکیتێکچەرە بۆیە کە کاتێک خەڵک ڕوو لە دراو دەکات پێویستی بەوەیە شارزاییەکی هەبی لە ڕووی تەکنەلۆژیا لە ڕووی تەقنیەوە خاڵی دوو دەبی شارەزایی هەبێ لە ڕووی ئابووری ئایا پەیوەندی چێ لە بینی ئەو تەکنەلۆژیای و لەگەڵ ئابووری ئەمڕۆکەمانە خاڵی سێ دەبێ بزانیتن ئەو کەسانی کە ئەو ئیشەی دەکەن چێن لە چێ هاتوونە چونچی دائیمەن کە کاتێک باسی مەسائلی ئابووری دەکرێت شتێکی حساسە کە تو بۆ نمونە باسی پارەی خەڵک دەکرێت کارێکی زۆر قورس و سەغڵەتە فدەبی ئەو خەڵکە تێبینی ئەوەی بکاتن ئەو کە پارەی کە دادێنێتن چکە بێستا زۆری بڵێ و نەڵێ خەڵک ڕووی لەوەی کردوتەوە کە دراوەکەیە ئێمە ئیسtisماری تیاکەین بەڵام ئێمە وەکو پسپۆر و زانە کە باسی ئەو دراوە دەکەین وەکو باسم کە جوزەکی زۆر بچووکە لەوانێ 2-3% ئەو تەکنەلۆژیایە سەری سوور دەمینێت کە زۆشتی جوان و ڕەوانی تیا هەیە کە سوودی ئەو کۆمەلگایە بەو کۆمەلگایە دەگەێنی و بەو دەوڵەتانە دەگەێنیتن باسی لێ نەکراوە لە زۆر شوێنانە فبۆیە دەبی ئاگامە لەو مەسائلانە هەبی خاڵی چوارەمیش لە ڕووی سکیوریتی کە خاڵێکی زۆر گرنگە ئێمە وەکو دامەزرێنەر و دروستکردن ئەو دراوە ئەلکترۆنیانە زۆر باسی ئەو خاڵانە کە دەکەین مەسلەی سکیوریتی مەسلەی وەکو بڵێ ترانسپەرەنسی کە چۆن شتێکە خەڵک دەتوانی بیبینی ینی ستا بۆ نمونە هەر کەسێک دراوی ئەلکترۆنی هەبێ ترانسپەرەنتە ینی ڕوونە لە بەرامبەر ئەوەی ترەوە ینی لە ناو کۆمەلگایەکەوە و خاڵی سکیوریتێکە زۆر گرنگە ئێمە کە ڕەچاوی بکرێتن فدائیمەن توێژینەوەکردن لەو بوارانە زۆر گرنگە ئەو مەسائلانە وەرگرین خاڵی دوو کە کاتێک هەر کەسێک بیاوێتن ڕوو لە دراوی ئەلکترۆنی بکات تێبگاتن کە ئەمە ڕوو لە چ دراوە ئەلکترۆنیەکی بکەین فدەبی ئەو بنەمایانە بناسرێتن بزانرێتن بەبێ ئەو بنەمایانە ناکرێتن فشەریکاتی جیاجیا پێیا بووە وەکو بیتکۆین ئیثریەم سۆلانە ئەڤەلۆنچ ئەمە وەکو لە تۆپ تێنەکان ئەو دراوانن کە لەسەر ئەو تەقەنیە دروستکراون هەر یەک لەوانە خۆی لە خۆیدا بەڕاستی شتێکی وردکارە قوڵە دەبی دراسە بکرێت بۆ نمونەگەیەکە لەوانە وەگرم باسی سۆلانە بکەم خۆی لە خۆیدا بلۆکچێنێکی تایبەت بخۆیەوە هەیە چەند میکانیزمێکی دیاریکراویان بەکارهێناوە دراوەچیان دروست کردووە ئەو دراوە لەسەر چەند بنەمایکی ئابووریانە کە داڕێژراوە کۆمەڵە زانا و پسپۆرانی بەدواون کە ئەو شتیان دروست کردووە ئێمە کاتی خۆی لە سنگاپور لە 2017 هەمان شتمان کرد کە کاتێک هەستان تەقەنیەی بلۆکچێنمان دروست کرد لە بۆ شەریکەیەکە لە هۆنگ کۆنگ دەبایە لە بنەمای ئابووری لە بنەمای ژمێریاری کە مەسلەی فایننس لە ڕووی تەقەنیەوە ئەوە ئیشی خۆمانەکە وەکو سۆفتوێر دیڤلۆپمنت هەروەها لە ڕووی ئەدۆپتیشن کە خەڵک چۆن بێ ڕووی لەو دراوانە بکاتن ئەو توێژینەوانەمان دەکرد ئەو زەدەهاتین ڕوومان لە بازاڕە دەکرد فمش کاتێکی زۆری دەویست باشە بەڕێز فەرەنگ دنوکەدا چەند جۆرێن دراوێن ئەلکترۆنی هەنە و کیژان جۆر زێدەتر پێچە بکارئینە سەراحەتە نەگە تەمەشای کۆین مارکت کاپ ئەمە شوێنێکە کە هەموو دراوەکانی تیا لیست دەکرێت یان کۆین گیکۆ ینی زۆر پێت سەیر دەبی بە هەزارەها دراوی ئەلکترۆنی ئێستاکە پێیا سەدها هەزار دراوی ئەلکترۆنی فبس لێرو کانەمەش ئیشێکمانەیە ئیشەکە چێ مەسەلی فیلتەرینگ دەبی ئەمن ئێستاکە بۆ نمونە کەسێک پرسیارم لێ دەکە فلان دراو دەبی بچم دراوەکەی بدۆزمەوە دیراسەی وردی بکەم تەبان نووسینیان هەیە و توێژینەوەیان هەیە و وایت پێپەریان هەیە کەمە وەکو بڵێ ڕۆدماپەکەیە کەتەلۆکەکەیە لە بۆ ئەو دراوە کە دانراوە فدەبی هەمووی دراسە بکرێ و بناسرێتن بۆیە بە ژمارە گەلک زۆرە ئەمن بەبیریم دەکە کاتێک لە 2016 دەستم پێکرد دەچوومە کۆین مارکت کاپ تەسەور ناکەی لەوانەیە 6 لەو دراوە ئەلکترۆنیانە هەبوون ینی ماوەی زۆر نییە ئێستا کە تقریبا بە 100,000 دراوی ئەلکترۆنی هەیە باش کاک فەرەنگ با باسێکی پای بکەین دەنگۆیەکی زۆر گەورەیایەوە بەهۆی لیزبوونیەوە هەر بەڕاستیەمەوێت تێبگەم ئەوەیە پای کە بەو جۆرە گەورە بکرێت و لە ئاستی دنیای ڕێکلامی بۆ بکرێت ئەمن سەراحەتەن ئەوەندە تقریبا 8 ساڵ دەبێت 9 ساڵ دەبێت لەو بوارەیە ئیش دەکەم کە سەردانی کوردستانم دەکرد یەکەم شت ینی یەکەم جار گوێم لە وشەی پای بوو لەو کوردستانی بوو ینی کە لەو دەوڵەتانی من ئیشی تیا ئەەکەم زیاتر مەسەلێ با بڵێن
دەوڵەتی ئیمارات کە شەریکە خۆم لێوێندەرە لە سینگاپور لە هۆنگ کۆنگ لە مالیزیا هەتا لە بەریتانیا کەسم نەبیست باسی پای بکاتن یعنی ئەمە یەک لەو خاڵانەیە کە دەبێت ڕەچاو بکرێتن بەڵام لەگەڵ ئەوەشە پای وجودی هەیە پای نێتوەرک کە شەریکەیەکە ئەو دەوڵەتانی کەوا ڕوویان لە دراوی پای کردووە کە لەلاتەوە سیر دەبی یونایتد ستیتس هند کۆریا هەندێک لەو دەوڵەتانە کە بەچەند ڕێژێکی زۆر دراویتریشە بۆ لە ئاستی جیانە و دوای دیلیز بوو سفر بۆتەوە بەڵچیش ئەمە لێرەکانە خاڵێکی زۆر دەبی ڕەچاو بکرێتن کە مقدمەکەم باس کرد هەندێک بنەمایانە هەیە دەبێ ئەمە ڕەچاوی بکەین من بۆ نمونە چەند ساڵی لەمەوبەر یەک لەوانە کە پرسیاری پایان لێکردم دەبی ئەمێکەوە بچم ڕسێرچی خۆم بکەم کە ڕسێرچم کرد سەراحەتەن تەکنەلۆژیایەکەم نەدۆزیەوە نەمزانی لەسەر چ بلۆکچینێک هەتا ئێستا کە دەڵێن بلۆکچینێکیان هەیە پێویست بە خۆیانەوەیە یعنی وەکو بڵێ کلۆز نێتوەرک ئەوە یەک دوو لیست نەکرابوو بۆ نمونە کە کاتێک هەر دراوەک چەند ساڵێک بێتە ئەو بازارە دەبێ هەوڵی ئەوەی دابیتن خۆی بناسێنی لە کۆمەلگا چکە دەگەڕێتەوە سەر بنەمای ئابووری مەسەلەی دراو چییە دراو هەتا پارەی جیرفانمان ئەگە بێت و پارەک ئیعلان بکرێ لە عێراقیان لە کوردستانە دەبێ ئەو پارەیە بێتە ناو بازار خەڵک وەری بگرێ و بەکاری بێنێتن ئەمە نابی دراوی هەڵگرم لە ناو دەستم ینی تا ڕۆژێک دێتن بێک جاری بیفرۆشم خاڵی پای لێرە زۆر مەترسیدارە کە کاتێک ئیعلانیان کرد لەسەر OKX بۆ نمونە من ئەوەندەی بیرم لێ کردەوە خەڵک چیان کردووە وڵەتە چیاندا ناوە کلیک هەندێک پایلۆ دێتە ناو مەحفەزاوە بەڵام لە ڕووی وەکو بڵێ تەکنیکی شتێکی هەڵەیە لە لای منەوە ئەمە کە کاتێکیشمان لەسەر کریپتۆکەرنسی کردووە کە باسی بلۆکچین دەکەین ئەمە دائیمە لە بلۆکچینەکە دەست پێ دەکەین بە دراوەکە دەست پێ ناکەین دراو هەموو کەسێ دەتوانی لە داتابێسە شتێک دروستکە و وڵەتەی دابنێ و بە خەڵکی بناسیێنی هەتا هەڵەش نییە بەڵام دەبی هەوڵ بۆ بدەیت کە تەقەندیەکە دابدرێتن بنەمای تەکنەلۆژیاکی بۆ دابڕێژرێتن فەگەر بێت تو لە سەرەتاوە ئەو ئیشە بکەی متمانە دروست دەکەی لەگەڵ مقابل چکە ئێستا کە بڵێ و نەڵی هەموو دەوڵەتەکان چاویان کردوتەوە لەسەر دراوی ئەلکترۆنی ئەگەر بۆ نمونە باسی هەر دراوەچی بکەی لە دەوڵەتەش وەکو ئیمارات یەکەو سەر هەم با بڵێن چەند سێکتەرێکیان هەیە لەو سێکتەرانی کە حکومەدایان ڕێژتووە لە ڕووی یاسایی ڕێنمایی ئەو ناو ئەدراوانە دەکرێتن کە چۆن دێتە ئەو بازار و بەکاردێنرێت و خەڵک ئەدۆپتی دەکایانی بەکاری دێنێتن فبۆ نمونە ئەو شتانی کە باس دەکەم لە واقعی ئەو دەوڵەتانی کە من ژیام و ئیشمانتیا کردووە بەڵام لێرە کە زۆر سەیرە لە پڕێکە یەک دراپەیە دەبی خەڵک هەموو ڕوویتیاکە و بیریش ناکەنەوە ڕیسکی ئەم دراوە چییە یعنی ئەو چەند ڕۆژە بیرم دەکردەوە کە کاتێک خەڵک چەند ماوەیەکە کۆی دەکاتەوە ئێستا لە پڕێکە هەمووی دەفرۆشن ئەگەر تو یەکی تیجا وەرگری بۆ نمونەوە دێتە خوارێ حەلت نییە چکەوە پێ دەڵێن جوولەیەکی ئابوووریە ئەگەر ئالوگۆریتیان نەکرێتن دائیمەن شتێکمانەیە مستەلاحی ئابووری پێ دەڵێن GDP لە چیا پێیا دەبی بۆ نمونە کە ئەمن مەبلغەکەم لە جیفانە هاتمە دەرە و مەبلغی لە جیفانم نێ هەڵمە تا دەستم ماڵێ نەخێر دەبی بڕۆم لە کافێ کۆفیەکی بخۆم لە مەطعام نانەکی دەخۆم دەچمە گەراجی پارەی ئەو گەراجی دەدەم ئەو گەراجە پارەکە وەردەگری ئەو حڕەکە ئابووریە GDP لە بۆ دەوڵەت دروست دەکاتن ئەو دراوە دروستی نەکە ئەگەری سکامبوونی هەیە پای زۆریش یعنی دەبی زۆر ئاگامان لێبی بۆیە دەبی ئاگامان لەو شەریکە بێتن ئایا گورجگۆڵی شەریکەکە لە دروستکردنی تەکنەلۆژیا لە ڕووی یاساییەوە بازار دەبی بازارە چیف بەرفراوانی هەبی نابی لێک شوێنە خۆی گرتی بێتن ئێستا بۆ نمونە باسی بیتکۆین دەکەین لە هەزارها دەوڵەت بیتکۆین بوونی هەیە خەڵک دەیکڕێتن ئیثیریەم لە هەزارها دەوڵەت باشە بەڕێز فەرهەنگ لام بزانین بۆ بینەران زیاتر ڕوو بکەن سکان چییە ئەگەر تو زیاتر زانیاریان پێ بدەین نمونەکتان لۆ دەینمەوە کە سەراحەتەن لە لامەوە کە ئەزمونێک بوو دیراسەیەکم کرد و هەتا باسیشم لێ کرد بە زۆر خەڵکم گۆ ئاگاتە لەبی ئەمە سکام یان پۆنزی سکام نمونەی OneCoin کە یەک لەو دراوانە بوو لە 2018 یەکەم جار بوو کە بیستم لە سلێمانی خەڵکەکی زۆر خۆیان کردبووە ناو OneCoin هەمان ئەزمونم توش بۆەوە دائیمەن دەبی بچم ریسێرچی خۆم بکەم ئەو توێژینەوە کە وام لێ دەکاتن تێبگەم وایت پێپەریان هەیە دەخوێنم شەریکەکە کوێنە کە کاتێک چوومە سەر گوگل دیتم ئەو شەریکە لە 2013 لیست کراوە وەکو شەریکەکی پۆنزی یان داواکراو لەلایەن دەوڵەتی ئیماراتەوە چکە یەکەم جار لە ئیمارات دەستیان پێکرد فئەتو هەندێک شت هەیە ئەو توێژینەوەی کە دەیکەی ئەو دیراسانەی کە دەکەی دەبی خەڵک تێبگە بزانی پێشەوەی ئەمن بۆ نمونە پارەی بخەمە ناو ئەو دراوە ئەو دراوە چیە بنەمایەکەی چیە مستەقبەلەن چ دەکات چکە ڕۆدماپەیە دەبی با بڵێن بە حەلەقات دەڕواتن چۆنی ئەو تەکنەلۆژیای دروست دەکرێتن و ئەو دراوە دێتە بازار و ئەو خەڵکە وەری دەگرێت و چۆنیش بەکاری دێنرێتن چکە دراوی ئەلکترۆنی بۆی نەکرای وەکو باسم کرد بەس ئینڤستمنت بێتن یعنی ئەگە پێناسی دراوی ئەلکترۆنی بکەین زۆر شت دەگرتەوە خۆی
یعنی یەک لەو شتە بچووکانە کە ئینڤستمنتە. باشە بەڕێز فەرەنگ تو دوێ ڕۆژێک بێتن و هامستەریش لیز بکرێتن ڕائیاتە احتیمالە احتیمالە ئێمە ناتوانین حتا ئەو لەحظە با بڵێن پێیان بڵێ کە پا لەوانەیە فەشەلی بێنێتن ئەگەر بێت و شەریکەکە وەکو باسم کرد ڕووی لە تەکنۆلۆژیایەکە بکات کە عمرێکی هەیە ئەم دەمێکە دەبیستەمە ئوپایە ئەگەر بێت و بلۆکچینی خۆی هەبێتن لە ڕووی یاساییەوە چکە ئێستا کە بکو باسم کرد لە زۆر دەوڵەتەکان وەکو یونایتد ستیتس سکیوریتی ئەکسچێنج کۆمیشن چ دەکاتن فرەیمۆرکێکی داناوە لە بۆ ئەو دراوانەی ئێستا کە لە دەستی خەڵکەوەیە چکە ئەگەر بێت و فرەیمۆرکی یاساییدا نەدرێت پارەی من و تۆ کە دەچێتە ناو ئەو مەجالانەوە تووشی شکنجە دەبێتن فبۆیە ئەو کۆمپانیایە دەبێت ئاگاداری ئەم مەسائلانە بێتن و ڕوونیش کاتەوە لە بۆ پبلیک چکە تو بە ملاین خەڵک کاتەوە ناو ئەو دراوەوە فدەبی بەردەوام ڕووکردنەوەیان هەبی بەردەوام لە بەرچاوی ئەو شاشانە قسە بکەن ئەو لە کام دەوڵەتن لە کوێن زیاتر با بڵێن دەوریان هەیە فمە زۆر گرنگە ئەو شتانە ڕەتاو بکرێتن لەوانەشە سەر بکەوێتن ئەگەر بێت وەکو باسم کرد ئەو ڕێنمایانە بگرن لەوانەشە فەشەل بێنێتن هەردوو ئەگەری هەیە هەردوو ئەگەری هەیە کاک فەرەنگ لە چەند ساڵی ڕابردوویانی لە هەرێمی کوردستان لە جیاندا کەسانێکی پارەدار بە پارەی زەبەلاح هەساون سەرمایە گوزاریان بە دراوی ئەلکترۆنیەوە کردووە ئەوەی هەیان بۆ نیان بۆ دایان ناوە ینی حەزەکەم بە کورتی بەرچاوڕوونیە بی بە خەڵک وەکوی کە تووشی ئەو مامەڵەیە ئەبێت کە مامەڵە بە دراوی ئەلکترۆنیەوە کات چی بکات باشە ینی ئایا مامەڵەکردن بە میم کۆینەکانەوە لەم کاتەیە ڕیسکێکی گەورە نییە ئەوە باشتر نییە تۆ بچی بۆ نمونە مامەڵە بە کۆینی تەواوەتیەوە بکەیت خۆی سەراحەتەن قسەکە زۆر جوانە ئەمە دەگەڕێتەوە سەر ئەوەی کە چەند شارەزای لەو مەجالە چکە کەسانێکە زۆر شارەزاییان وەرگتووە دانیشتونە لەسەر شاشە کو ئەو گەنجانەی خۆمان دەچن گێمیفیکیشن شاشەی گەورەیان داناوە یاری خۆیان دەکەن لەسەر ئۆنلاین ئەو کەسێکە لە دراوی ئلکترۆنی کە قوڵ دەبێتەوە دەبی شارەزایەکی زۆری پێیاکاتن یەک کاتێکی زۆر لەسەر بباتن و دەبی تۆزێ سەبریشیە بێ لە ئیشەکەیە فەلێرۆکان ئەمە دوو احتیمالاتمان هەیە احتیمالێک هەیە کە پێی دەگوتێتن ئەگەڵ باسی خاڵی ئینڤستمنت لە خاڵی ئینڤستمنت شتێکمان هەیە پێ دەڵێن لۆنگ تێرم شتێکمان هەیە پێ دەڵێن شۆرت تێرم شۆرت تێرم هەڵە نییە ئەگە بێت و میمی کۆینەکی بکڕی کە دەزانی ئەتو لە ناو کۆمینیتیەکی بەردەوام لەگەڵ یانە ئاڵوگۆڕی ئەفکار و هەواڵەکان دەبیستی و وەختە دەمپی ئەو مارکێتە دەکرێت پمپ و دەمپ فەتو دەبی زۆر سەریعبی و زۆر ژیریش بی لەروکانە چکە ئەمەلیەکە زۆر سەریع دەکرێتن لە پڕێکە پمپی بازار دەکرێتن لە یەک لە دراوەکان با بڵێن یەک لەوانە بۆ نمونە پیپی فهەموو خەڵک ڕوویکە لە پڕێکا بەرز دەبێتەوە فەتو ئەوە پێ دەڵێن شۆرت تێرم دەبی لە کاتێک دەربچی ئیسیفادەی خۆتی تیا بکەی فمە غەڵەت نییە زۆر گەنجم بینی لە کاتی کۆڤید-19 لە لۆکداون ئیشێکی زۆریان وا کرد ئەو کاتی میمی کۆین نەبوو زیاتر ڕویان لە کریپتۆ بقوتەکان کرد بوو کەەوە ڕێی خۆیان کردوەوە تا ئەمڕۆکە فقازانزەکی زۆریشیان کرد ئەو پێ دەکوترێت شۆرت تێرم لۆنگ تێرمەکە هەمان شێت دەبێت و شارەزار لە کۆمەڵێک لەو دراوانەبی لە جوولەی ئەو دراوانە چکە بکە کاتێک ئەو دراوە دروست دەکرێت زۆر میکانیزمی بەکار هاتووە مە زۆر شت هەیە لە بەرمەجیات بەکاری دێنی لەسەر ئەساسی اقتصادی و ژمێریاریەوە فەو شتانە بەکار هاتووە بەرمەجیات کراوە هەندێک لەو کۆینانە بەرزبوون و نزمبوونەکەی زۆرە ینی فلاکچوێشنەکەی بەرزبوون و نزمبوونەکەی زۆرە هەندێکیان هەیە ستیبڵە هەندێکیان هەیە لە درێژ خاین یان لە درێژ خاین وەکو بیت کۆین سەردەمانێک خەڵەکەی بوو بێزار ببوو لێ وەکو ئەو کەسێک کە بیستومان چووە پیتزە گوتکاکە شتێکم هەیە دوو پیتزەم پێکڕوە بەلای کەمی 20,000 دا نابوو 20,000 بیت کۆین بەڵام نەیزانی ڕۆژێ لە ڕۆژان قیمەتی ئەو بیت کۆینێ بەرز دەبێتە فەما درێژ خایەنە ئەمە زۆری لەو کەسانی کە بینیم کە زۆر دەوڵەمەند بوونە پاش چەند ساڵێک نەک پاش شەو ڕۆژێکە فدەبی ڕساوی ئەو خاڵانە زۆر بکرێتن فقد نبینیوە ڕۆژێ لە ڕۆژان ئەمڕۆکە یەک کەسێکە زاری خسبێتە ناو کریپتۆکەرنسی سبێنە ببیتە میلیۆنێک یان 10 میلیۆن ئەو نبینیوە لە قاموسی کریپتۆکەرنسیەوە ئەوە دەبی زۆر ڕەچاو بکرێت بەڕێز فەرەنگجە بۆ چ دنوکەدا ئەو بەکارهێنانên دراوên ئەلکترۆنی gelek زۆر بووینە چوە لێ کرد و خەڵکێکی زۆر بانراوە بکار بینیتن سراحەتەن پاش ئەوەی توێژینەوەی زۆرم کرد لە 2017 19 تا ئەمڕۆ تەبعاً شتیش دەنووسم پێپەرێکی زۆریشم هەیە طبعاً کە کاتێک دەستم کرد بە دروستکردنی ئەو تەقەنیە بلۆکچین تەکنۆلۆژی وەکو تەکنیکاڵ هیچ مشکلەمان نیە دروستی دەکەین بەڵام وەکو فەهم تێنەگەیشتم مەوزوعەکە چۆنە هەتا نەچوومە عالەمی ئابووری کە کاتێک لەو ئابووریە قوڵ بوومەوە شارەزایی وەرگرت ئەو دەزانیم لۆچیل ئەو دراوە ئەلکترۆنیە دروست کراوە فێک لەو شتانێکەوە ئەمە باسی لە بکەین مەسلەی کێشەی ئابووری ئێستا کە لە جیهان
ئێمە ئەو کاتەی لە 2019 لە زۆری لە پرزنتیشنەکانم ئەگە بڕۆی تەمەشایەکەیەوە یان لە مقابلەکانم ئەزمەتی ئابووری بە قووەت ڕووی لە دنیا کردووە. فطبعا ئەزمەکە لە 2019 کۆتایی یان لە بدایەتی 2020 لەگەڵ کۆڤید-19 تەقیەوە پێ دەگوترێت بەبڵ یەک لەو شتانە لەو بەبڵانەی ئیکۆنۆمیک بەبڵ بڵاستت کە پێی دەڵێن گڤەرمنت بەبڵ. فەو کاتە ئەو ئەزمە ئابووریەکە دروست بوو هەموو شارەزایانی ئابووری تەوەقعی ئەو شتیان دەکرد. فدائیمەن دەبی باکەپێکمان هەبێ. باکەپەکە چییە؟ ئایا ئەگەر پارەکەی جیرفانی من و تۆ دۆلارە یان دیناری عێراقیە یان لیرەی تورکیە ئەگەر تووشی شکستە بێ چ دەبتە بەدیل. فلێرەکانە ئەو تەقەنەی بلۆکچین لە ئەساسەوە کە داڕێژراوە لە بۆ بەدیل لە بۆ ئەو ئەزەمە ئابووریانەی کە ڕووی لە جیهان دەکات. فەگەر تو تەماشای دەوڵەتە ئیبلاقەکان بکەی زۆر گرنگی بە و مەسائلانە دەدەن یەک لەوانە سین کە دەوڵەتێکی ئابووری زۆر بەقووەتە لە 2014ەوە ڕویان لەوەی کردوتەوە بلۆکچینە چانداناوە کە یین لەسەر ئەو بلۆکچینە دروست بکەن کە دەی لە ڕووی یاساییەوە زۆر ریسترکشنیان داناوە و وا لە بازار دەکەن کەس کریپتۆکەرەنسی بەکارێنی بەڵام حکوومەت خۆی بۆ ئامادە کردووە و زۆر لە حکوومەتەکانی تریش لە توێژینەوەن لە ئاستی بانکی مرکزیەوە زۆر توێژینەوە ئەکەن چەندین دیڤیژنیان داناوە لە ڕووی یاسایی لە ڕووی دروستکردنی تەقەنیەی بلۆکچین و چۆن تطبیق بکرێتن ئێستا کە زۆری بانکەکان بلۆکچین بەکاردێنن بەڵام شەرت نییە بەس لە بۆ دراوی ئەلکترۆنی مەسەلەی ریمیتنس مەسەلەی حەوالە مەسەلەی ئیدارە کە چۆن ئیدارەی ئەو پارانەیان بۆ دەکرێتن مەسەلەی ریکۆرد کە پارە بزر نەبێتن ریکۆردەکانیان بە جوانی لە بەدەستیان نەبی بتوانێت لۆدیکەن لە هەر کاتێکەوە زۆر شت هەیە چارەسەری دەکاتنەوە. کاک فەرەنگ وەکو کۆتا پرسیارن زۆربەی شارەزایانی ئابووریەڵێن ساڵی 2025 ساڵی دراوە ئەلکترۆنیەکانە بێت ساڵی کریپتۆوە بێت تا چەند ئەمە بەڕاست دەزانی واللهی ئەمش نفسیش دەڵێم 2025 دەست پێکردنە ینی ئەوکە بڵێ دە ستارتینگ پۆینت تەمانەمە یوکبێتی ژەڵەن دەستپێکی مانگی سێ بڵێ ئیتر بەدواوە بیتی بەدواوە 2025 دەست پێ دەکاتن لە هەمان کاتی شادەبی ئەگەمە لێبێ دائیمە ڕیسک دێتە بەردەممانەوە ڕاست خەڵک زۆر جار مێژەری چ بەکاردێنیتن مەسلەی سعری دراوەکان چکە لەبەر ئەوەی توێژینەوە ناکەن ناچونە ناو قوڵایی ئیشەکانە من زۆر جار چ تەمەشا دەکەم مارکێت کاپی سێ دەکەم کە تۆتەل مارکێت کاپ ئێمە گە ساڵی ڕابردوو تەمەشای تۆتەل مارکێت کاپ کە لە 2 تریلیۆنەوە قسەمان دەکرێت ئێستا باسی 3.3 تریلیۆن دەکەین وانە کەواتە بەرزبوونەوەی زۆر بەقووەت ینی ئەدۆپتیشنێکی بەقووەت خەڵکێکی زۆر ڕووی تێکردووە ف 2025 ئەوە دەست پێکردنە يعني سب وكبلي بالدليلي أوش بيتكوين ده سعرك هاتا 100,000 وزياتريش 180 ريكورد كرت وزياتريش برز دبيتوا ل 25 زوا بولاوا خلق زور اهتمام بمسألة دراوي إلكتروني دادريتن أجر بيتو يجلوش تانك أماجي بوب كم كزوزو جرينجا أمن أوشتا يجلام كده ولا 2018 لوتس بلوكتشين دروس كرايان دراوي إلكتروني لبر مسألة artificial intelligence كلو artificial intelligence سو artificial intelligence روبوت كبيت ناو كوملجا هل سكول دقل منو توب كاتن أو روبوت دبته عنصرك يعني سيجمنتك لناو كوملجا دتواني وكو من هل سكول بكالواني بتقدمي برامجك بكاونيا بلام أو روبوت بيوندي بوهي كربت بأبوري بيتن فتشون بابلين صرفياتي هبي شد بكري بفروشي وانيا مثلا بلوك تشين ربطك لقل أو روبوت هي أو كونكشن أي كلا بيني روبوت ولا قل بلوك تشين لبو أو كأو روبوت بتواني جاني خوي بروبري يقلوش تانية فمن أو كاتي تندين توجينو مانك تندين شركاتي أمريكي لو كاتو إيشان لسأو مثلا انتجريشن لبيني روبوت ولبيني بلوكشين تكنولوجي لقل بايو تكنولوجي سكو بايو تكنولوجي استأو يقلوش تانية كزور جرينجي با تقنية بلوكشين وبا artificial intelligence سدن والله فاستببينا مصالة روبوت زور دوري هبوا أو يقل نشانة كان فبونو من روبوت سر هالبدا عبوري لأزمة دابيتن فديجيتال ماني طبعا ديجيتال ماني اللي بينجا باسي دكريتن اقبلوا تمشي سيرش بكي زوزو باس كونه وباسكري والله من دائما تصدلم او كريبتو كرنسي ادفانس اوف ذا ديجيتال ماني ادفانسمنت يعني ما تسمان كدو ادفانس مان كدو لري سكيورتي وفلكسبيليتي ويغلو خلانيك زور جرينجا رتاو بكريت مثلا ديسنترلايزد يعني او ديسنترلايزد كيشي زوزو حل دكاله استي جهانيوا يعني سبونو من امن ليرة السفر دكم لو شوينك كريبتون بيبي يان بارا ريستريكشن زوري تاع هي ليميتش معين هي هذه يقرم سفري لقلابكم بلام كريبتو لنا موبايل محزكي بمليارات تبي سفر كي كسق صار لقلانك زور سپاس برای فرنگ کتو میوانه ما بوی سپاس بوزانیاری انت سپاس بو مزانیاری سلامت بیست
بە گوێرەی توێژینەوەی کە لە ماڵپەڕی ڤەری وێڵ هێلز بڕاوکراوەتەوە دەرکەوتووە کە ئافرەتان زیاتر لە پیاوان پێویستیان بەخەو هەیە با بزانین بۆچی بە گوێرەی ئەنجامی ئەو توێژینەوەی ئافرەتان لە هەر شەوێک بەراورد بە پیاوان پێویستیان بە 11 خوڵێک زیاتر خەوەیە توێژەران دووپاتیان کردوتەوە هەرچەندە جیاوازیەکە کەمە بەڵام جیاوازیە کاریگەری گەورە دەکاتە سەر تەندروستی مرۆڤ باس لەوەش کراوە ئەم زیاتر خەویەی ئافرەتان پەیوەندی بە هۆرمۆناتەوە هەیە بە تایبەتیش لە کاتی سکپڕی و سوڕی مانگانەدا توێژینەوەکە دەریشی خستووە هەموو مرۆڤێکی ئاسایی پێویستە شەوانە لە نێوان 7 بۆ 9 کاتژمێری تەواو بخەوێتە گەشتیاران ڕوو لەوان دەکەن بۆ بینینی دیمەنە سەرنج ڕاگێشەکەی تافگەی بێگرێ کە بەهۆی سەرما و سۆڵەوە بەستوێتی و بووەتە پارچە شەختەیەک. سولاوە بێگرێ سولاوە بێگرێ گرێداریە ناوچەیە مرادیا وانەیە وان ڕۆژان وەکی بووکێکێ خەمیلاندیە نویاوێ قەرسیە بویە جەمەت دیمەنێن مەرەو تێر نەبیت دەرخستیە هۆلێ وەکی حەمد دەمساڵên دی ڕۆژێ سەدان کەس tê seredana wê car bûk û zava car jî hunermend tên vê derê qilîban çêdikin. Xwedê ez ke em hatin elê em ê qilîbekê çêkin Silava Muradiyê her demsalekê cidda ê malum ev ê gavê ji zivistan e çilê zivistanê e sar e görey vê hewarê görüntüya wê ev e görünüma wê mamoste ev e cemet gêt yesa e kevlaza wê ye mesela sirra wê ye ama cihê geley cidda e. ام جوکاتن مرادی شلالا مرادی گلا خوشه جهی گریانیه جهی پر خوشه یعنی ملتی میوانی گرچتن جهی وان دانن جهی حالی شلالی مازار گبیم خوا ببینن یعنی جهی و ها گرچتن چه داو چینه ام جوکاتن اوی دی خوا بو کیفی بو کیف خوشی هاتنه ببینن هم بخوا ببینن هم بو ملتی می دوا یه باجارگی می دیابک وانی هم هست که همه کس ببیده بخوا میزه کرد. سولاوا بێگرێ یان ji Muradiyê di her demsalê da mêwan hene. Di zivistanê da bi rewşaxwaya cemidî û di biharê da bi awa xwaya herîkîn dîmenên balkêş diafirîne. Her wextekê ku turîstên xwecihî û bîhanî têne wê derê Sulavê ziyaret dikin. Senar Saleh, Kurdistan 24, Sulava Bêgirê, Van. خەرمان هیرانی و تەلار هیرانی دوو خوشکن وەکو دوو خوشک لە کارێکی هونەریدا بێکەوە جارەکادی دەرکەوتن هونەرمەند و شانۆکار خەرمان هیرانی بە کورسان 4 ڕاگەیان زیاتر لە 4 ساڵە کاری شانۆی و دەرەمای دەکات نوکەژی خەریکی کارێکی دیکەیە هونەریە بەڵام ئەف کارە جیاوازە لە ئەوێندی خەرمان هیرانی گوتیش هەستێکی تایبەتە کاتێک من و تەلار پێک بە بەشداری کارێکی دیکەین چینکی کاریگەریەکە زۆر سەریەک بە هەیە و لە زۆر لایەکیوە ئەم وەکی ئێکین خەرمان هیرانی باس لە هەندێش کرد یەکەم کاری هونەریاوێ لە ساڵی 1984 بوو لە پەیمانگای هونەرە جوانە سلێمانی بە ناوی کۆچێکی ڕەش خەرمان هیرانی و تەلار هیرانی دوو خوشکی شانۆکاری دیاری هەرێمی کوردستان و ساڵانی هەشتاکانەوە دەستیان بەکاری شانۆ کردووە زۆر جار بەیەکەوە دەردەکەون خەرمان هیرانی لە ساڵی 1965 لە شارۆچکەی شەقلاوە و لە دایک بووە و تەلاریش لە ساڵی 1972 لە شارۆچکەی ڕانیە لە دایک بووە. طبعاً دێرین لەم 1-2 ساڵەی دواییدا کۆمەڵێ گەنجی بەهرەمەند لە ناوچە جیاجیاکانی هەرێمی کوردستان و پیا بوون
کە دەتوانن بە زیرەکی دەستکرد چۆنیان بوێ چیان بوێ زیندوی بکەنەوە و گۆرانی بەدەنجی ئەو گۆرانی تازە بەڵە جا یەکێک لەو بەهرەمەندانە دەوەنستار شارەزای تەکنەلۆژیا و موزیک ژەنیشە لە سلێمانی ئەمڕۆ بۆ گفتوگۆکردن لە سەرەوتەوەرە لەگەڵمانە کاک دەوەن سڵاو لێبێ هیوادارم زۆر باشبی حەزەکەم لەوە دەست پێ بکەین باسێکی کورتی خۆتمان بۆ بکە لە کێکەوە خەریکی ئەم کارێت ئەو تەلەفۆنیت کاک دەوەن جۆت لێمە کاک دەوەن دێرین پێم وابێت پەیوەندیەکەمان خەلەلێکی بچووکی تایە زانی شاکار هەسەکەم ئەو کەش و هەوایە توندەها لە سلێمانیش هەوایەکی توندەوە بزەم لە بەرامەیە لەوانەیە دێرین ئەنجاوە کاک دەوەن پێشوی بچینە لای گۆرانێکی تازی بەدەنجی ئەحمەد خەلیل دروست کردی هەستی پێ ناکەی نا هیچ شتێک یعنی بۆیە کە بەڕاستی زۆر سەرنجڕاکێش بوو بەلامەوە گۆرانی ئارش عوسمانی ئەوەی دایجان هێناوەتەوە دیسان بەدەنگی مەهەستی دروستی کردوێتەوە چەناوەیان کەمێک کۆنتریشە با پەیوەندیەکەمان وەربگیرێتەوە ئەچینە لای دێرین خان حەزەکەی تۆ سیحەتم زۆر باش نییە تۆ ئوڤیان بە چاوان سەلامەتیە هەڵوەرینی قش کێشەیەکی باو هەمومان هەوڵی دۆزینەوەی چار سەری سروشتی بۆی دەدەن ڕۆژنامەی تایمز ئوف هندستان بڵاوی کردوتەوە ناوی تەماتە دەتواندرێ ئاوی تەماتە دەتوانرێت بۆ بەهێزکردنی قژ و هاوکات وەکو چارەسەرێکیش بۆ کێژەی هەڵوەرینی قش بەکاربێنێت با بزانین چۆن ئەم ئاوە تەماتەیە بەکاربێنین ڕۆژنامەکە باسی لەوەش کردووە تەماتە دەوڵەمەندە بە ڤیتامین و کانزا و دژە ئۆکسانی پێویست کە خۆراک دەدات بە پێستی سەر و تاڵەکانی قش بەهێز دەکات دەتوانرێت لە ماوەی 2 بۆ 3 مانگدا ئاوی تەماتە بۆ ئەو شوێنانەی سەر بەکار بهێنرێت کە قشتیایدا تەنک بۆتەوە بە شێوەیەکی گشتی قش بەهێز دەکاتن ئێستا ئەزانین چۆن بەکاردێنێت ئاماژەشی بەوەش کردووە ئەم چارەسەرە دەتوانرێت هەفتەی 2 جار بەکار بهێنرێت و هەست بە ئەنجامەکەی دەکەیت لە ماوەی 2 هەفتەدا جا بە شێوەیەکی خاڵ پێتان ئەڵێم چۆن بەکاری بێنن ڕۆژنامەکە ڕێنمایشی کردووە بەم شێوەیە گیراوەکە ئاماجە بکرێتن یەکەم شت چۆن بەکاری دێنی 2 تەماتەی تازە تێکەڵ بکە و ئاوەکەی بگرەوە لە دووەم جار ئاوی تەماتەکە ڕاستەوخۆ بدە لە پێستی سەر بە تایبەتی ئەو شوێنانەی کە قژی تێدا تەنک بۆتەوە اینجا بە جوڵەی بازنەیی و بەدەنمی مەساجی پێستی سەری پێ بکە و چاڵاکردنی سووری خوێن دەبێتن و ئەمە شوا دەکات کە قژەکە بێتەوە لە چوارم سێبدا ئاوی تەماتەکە بۆ ماوەی 30 خولەک بەسەرەوە بمێنێتەوە دواتر بە ئاویش لە تێن و شامپۆیەک بیشۆ کە مادەی کیمیایی کەمتر تێدابێتن دێرین پێم وابێ کاک دەوەن لە سلێمانی و چاوەڕێی ئەمەیە کاک دەوەن سڵاو لێبێ و بەیانیت باش سڵاو لە ئێوەش و داوای لێبوو نەگەین تەمان پێشەکی پێم وابێت تۆزای خەلەلی دەنگشتمانە بوو بەڵام ئەو سەرمایە بوو گوێی مێرێ کاک دەوەن باسێکی کورتی خۆتم بۆکە بەڵێ من دەوەنستارم بەرهەمێنەری میوزیک و خوێندکاری هەنستی کۆمپیوتەر لە قوناغی زانکۆ چەند ساڵێکە لە مەجای هونەرە ئیشەکەم و لەم دوایانەشا لە مەجای تەکنەلۆژیا بە تایبەت لە مەجای زیرەکی دەستکرد باش کاک دەوەن ئەگەر بۆمە بەحسە کەشەهەوای سلێمانی بکەی بەری ئاس پرسیارە خۆڵتە بکەمەکی بێرێ سەرمایە کەشەوێرێ بەیانی هەستام سپرایز و یعنی بەفرێکی زۆر زۆرباری بوون جا لای ماڵ ئێمەوەش کە لە منتیقەیەکە کە نزیکترە لە ناوچە شاخاویەکانەوە ئیتر بەفرێکی باش باری و کەشەوایەکی زۆر ساردی هەیە بەزجەوەکی خۆش وڵا لای ئێمە شوە سەرما بێ ئاگامان لە خۆ بێ جا کاک دەوەن دەمەوێت پێم بڵێ بیرۆکەی ئەم کارە چۆن بۆ تۆ هات بەڵێ لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیایە
دایما بە دوای نوێترین ئەپدێتەکانە ئەگەڕام لە دنیاە بیرم کردەوە لە ماوەیە ژیر دەستکرد هەیە حەزم لێ بوو ئێمەش لە مەجای زیرەکی دەستکردا بەرهەممان هەبێ بە تایبەتی لە مەجالێکی خۆما کە میوزیکە حەزم کرد ئەو دوو مەجالە تێکەڵ بکەم چکە هەردووکیان بە مەجای خۆمەزانم بۆیە حەزم کرد شتێکی جیاواز تاقی بکەمەوە کە ئەویش بەرهەمهێنانی دەنگ بوو بە ژری دەستکرد. باش کاک دەوەنجارێ پیرۆزبایی ئیشەکەی ئەحمەد خەلیل لە یەکەم تەبانەوە ئیشێکە وابزانام کاک ئەحمەد لێرەوە ڕێزمێ بووی لەوانەیە خۆشی نەزانێ ئایا خۆی وتوێتیان خۆی نەیوتووە جا باسێکی دروستکردنی و ئیشەم بۆ بکە ئایا هونەرمەند ئەزانێت یان ئاگاداری ئەو ئیشە بوو یان بۆت کرد بە سوپرایز چۆنی بوو شێوازی دروستکردنەکەی تۆزە تەفاسیرمان بەرێ با ئێمەش بزانی نەمیشانە چۆنەکەی کاکدەوە. لە خزمەتانە نێترین پرۆژی من گۆرانی بە سەتاکەیە بۆ دەنگی هونەرمەندی ئازیز و خۆشەویست هاوڕێی ئازیزم کاکە ئەحمەد خەلیل ئەم گۆرانیە بیرۆکەی کارتنەکەی تقریبان 8 مانگ بۆ 9 مانگ پێش ئێستەیە دەنگێکی کاک ئەحمەد مۆدلینگێکی کاک ئەحمەد بوو بۆ تێست پیشانمان ئیتر بەس بۆ شێوازە سوپرایزمان کرد ئێمەش زۆری بەدڵ بوو ئیتر خۆی لە یەکەمەوە تاوکو کۆتایی ئاگای لە مەسەلەکەی پرۆسەی دروستکردنەکەش ئێمە ڕاهێنانمان بە مۆدلێکی AI کردووە لە ڕێگەی بەکارهێنانی نمونەی دەنگی ڕاستەقینەی کاک ئەحمەدەوە بۆ ئەوی بتوانین مۆدلی ئەیەکەمان ڕابهێنین و نمونەی دەنگی ڕاستەقینەمان ناوەتێ کە بە ترینکردن دەنگەکەمان وەرگرتوتەوە. پاشان ئەم ئیشە لە 0 تا 100 AI نییە بەڵکو بەرهەمهێنانی میوزیکەکەی دووبارە ئیشی بۆ کراوەتەوە و لە چەندین کەسی بەتوانە لە میشایە بەشدار بوون بەڵام ئەوەی کە جێگەی باسە دەنگەکەیەتی دەنگەکەی ژیری دەستکردە کە زۆربەی هەواداران جیان نەکردێتەوە کە ئایا ئەو دەنگە ڕاستیە یاخود ژیری دەستکردە. باشە کاک دەوان وێجە بڵە ئەم پێک بە گوهێ خوب دەینە پارچەیەکی و ئەم جارە کاتی دێزڤڕینە دەفتە. بە هیچ کوڕ نابێتەوە جێگەی خاڵیت لە ژوورەکەم های لە هەرکوێ بەگەڕێوە لە من هەمیشە دوورەکەم باوەڕ بکە خەمی دووری دەربی دنیای لە دڵێشتم من وهەتم بۆ تۆ گەورەم بەڵام تۆچی بەجێ تێشتم بەڵام تۆچی بەجێ تێشتم بەسە تاکەی بێوەفایی تاکەی بگریم بە تەنیایی ئیتر تاقەتم نەماوە با من بێ مەگەر تۆ نایی با من بێ مەگەر تۆ نایی بەسە تاکەی بێوەفایی تاکەی بگریم بە تەنیایی ئیتر تاقەتم نەماوە با من بێ مەگەر تۆ نایی با من بێ مەگەر تۆ کاک دەوان دەستخۆش بۆ تا دەستخۆش بۆ بە بەرهەمێ تایبەت ڕاستی مرۆڤ نزانیت کو ئەڤە یاپ AI هاتیە چێکردن بجا ئەڤێ سەرنجا پرسیارێکی بۆ من ڕاکێشە تووشەی دەنگە هەر کەسێکی بۆ سترانێ بکاربینی دەنگا تەشا خۆشە تو حەسکەی دەنگا خۆشی AI بکاربینی لە ڕووی تەکتیکیەوە بڵێ ئەگەر نمونەیەکی ڕوونی دەنگم لابێت ئەتوانم مۆدلێکی AI ڕابهێنم کە ئەو دەنگە وەربگرێتەوە بۆ دەنگی خۆم بەخۆش نازانم بۆ گۆرانی وتن بەڵام منیش بۆ خۆم مۆدلینگێکی حەزرم کردو بۆ AI ئێوەش کەشفتان کردم لەم بەرنامەیە یعنی کات تێشتێکی وتانگە لێ بۆ دڵنیا من AI یعنی ئەگەر بڵاو بۆ AI تۆ نیت ئەگەر بڵاو بێتەوە AI من نیم چاوەڕێ بەڕاستی حەزم لە وتنی گۆرانی نییە بەڵام زۆر چاکە باشە کاک دەوەن بۆ دروستکردنی هەر کارێک پێویستت بە ماوەی چەندێکە باشە
ئەکرێتەوە سەر ئەوەی کە ئەو کاری لە بەردەستمانە ئەمانەیە چۆن بێ و چی کارێکە یعنی گۆڵی ئێمە لەم ئیشە چییە ئیشم هەبووە ترندی هەموو عێراق بوو عێراقیشی تێپەڕاندووە تەنها هەفتەیە کاتی پێویست بۆ دروستکردنی لە کاتێکا بەرهەمێکی وەکو ئەم دوایین کارم کە گۆرانەکەی کاک ئەحمەد خەلیلە نزیکی هەژ مانگێک کارمانتیا کردو یا خودت بینە سەر گۆرانەکەی کە لە ڕابردووە بڵاومان کردەوە بۆ هونەرمەندی کۆچکردو ئەحمەد شەماڵ من نەزانم خۆت نازانی ئەوە یەکێکە لە باشترین بەرهەمەکانی من و ترندێکی تاوی هەموو سۆشیال میدیاکان بوو بە بەردەوامی 5 مان کاری تێکراوە لە کاتێکە ئەکرێت ئەی کارت بۆ ئاسانکە بەڵام ئەکرێت کاتی زیاترت پێویست بێ هۆکارەکەشی بۆ ئەوە گەرێتەوە کە ئایا تۆ چاوەڕێی چی لێ ئەەکەی ئایا شتێکی ئاساییت ئەوەیە خو شتێکی ئەدڤانس دەوێت کە خەڵک حەز نەکە ئەمە ئایە ئەتر گۆڵەکانی من دایمەن گۆڵێککردن کە ئەمەوێ شتەکانم تا بتواندرێت جوانترین کار بەرهەم بهێنرم کە هەستی پێ نەکرێت تەنانەت زیرەکی دەستکردە بۆیە ئیشەکانی من عادەتەن کاتیان پێویستە باشە کاک دەوان زیاتر بەحسا ئەحمەد شەماڵ بکەین و کە ئەحمەد خەلیل دوتبێ برادیارێ من بوو من ناسی بەڵام ئەvە هونەرمەندێکی کۆچ کردووە هزار سلااف بۆ ڕوحاوی تاوا گوتە ماڵ باتاوی هەوە کۆنتاکتێک هەبوو بەڵێ بۆ پێی کە من خۆم کەسێکی ئەکادیمیم و بە ئەکادمی لە بەجای تەکنۆلۆژیا ئەخوێنم زۆر بە پێویستی ئەزانم هەر کارێک لە کارەکانم کە ئەیکەم بەتەواوەتی لە 0 تا 100 یاسایی بێ بۆ ئەوە دائیمەن بیر لەواکەمەوە کە من کۆنتراکتێکی فەرمیم هەبێ گرێبەستێکی یاساییم لەگەڵ ئەو کەسە هەبێ ئایا چ لە ژیان ناما بێت چێ لە ژیانیان نەما بێ بۆ گۆرانەکەی ئەحمەد شەماڵ کە دەنگی هونەرمەندی کۆچکردو ئەحمەد شەماڵ بەکار هاتبوو بەڵێ من ڕەزامەندی ماڵەوەی ئەوانم وەرگرتووە و لەگەڵ هەر هونەرمەندێکە کار بکەم من گرێبەستێکی تایبەت ئیش ئەەکەم لە پێش بڵاوبوونەوەیە و گرێبەستەکە پێک هاتووە لەوەی کە مافی بەکارهێنانی ڕنگ و ڕنگ و دروستکردن و دەستکاریکردنی شتەکانی خۆی ئەدا بە من بۆ ئەوی من تووشی هیچ گرفتێکی یاسایی نەبمەوە شتەکە بڕزامەندی خۆی بکرێت و شتەکە بۆ شێوازە لە ڕووی ئەخلاقی و ئەخلاقی ترە و ئەتواندرێ و کاتە منوەکو خۆم پرۆتێکتی ئیشەکانی بکەم لەوەی کە کەسێکی تر نەیە دەستبەرێ بۆ دەستکاریکردنی ئیشەکانی و تێکدانی ئیشەکانی لە ڕێگەی ژیری دەستکردەوە باشە کاکدەوە نەگەر باسێکی ویشەی هونەرمەندی کۆچکردو ئەحمەد شەماڵم بۆ بکەی ئەو میلۆدیە خۆی هەبوو یان داتان ناو دیسانەوە بە دەنجی ئەحمەد شەماڵ دروستان کردەوە یان تێکستەکەی باشە ئەحمەد شەماڵ من ئەزانم ئەو بەرهەمە بوو کە زۆر بەوردی کاری تیاکرا بوو بۆ ئەوەش بوو کە تەواو خەڵک ئاشنا بکەینەوە بە دەنگی هونەرمەندی زۆر گەورەی کۆچکردو ئەحمەد شەماڵ بیرۆکەی کارەکە لەوە دەسیپێکە کە حەزمان کرد گۆرانیەک ئەرشیفێک شتێک دروستکەین بۆ ئەو هونەرمەندە لە پایە و خزمەتی کە بە هونەری کوردی گەیاندووە بیرمان کردەوە من وەکو خودی خۆم گوێم لە هەموو بەرهەمەکانی گرت هەستام هەم بەرهەمێکی نوێیم بۆ دروست کرد هەمیش بەرهەمێکی کۆنی خۆی دەستکاری کراوە لە ڕووی ئاوازەوە یەکێک لە ئاواز لە دوو بەش پێکیە ئاوازی سەرەتای گۆرانیەکە ئاوازی خۆمە بەڵام بە بەکارهێنانی شێوازێک لە مقام کە لەگەڵ ستایلی ئەو هونەرمەندایە بگونجێ و لە ڕووی تێکستیشەوە تێکستەکەی لە 0 تا 100 تازەیە کە لەلایەن هاوڕێی زۆر بەتوانەوە ئازیزم مازیار فایاغ نووسراوە کاری بەرهەمهێنانی میوزیکەکەی بە هاوبەشی لەگەڵ کاکەزان عەبدوڵڵایی کردومە و چەندین ژەنیاری شتەیە بەشدار بوون یعنی شتەکە بۆی تا بتوانرێت کوالیتی بێ و پاشان لەنگەکەی ڕیکۆرد کراوەتەوە لەلایەن ئەدای کاکامەرانی ئەحی خولەسنەی بەکار ئاتوو پاشان گۆڕاوە بۆ ئەحمەد شەماڵ ئیشەکە بەو شێوازە بوو باشە کاکداوان بجام دەگوێ خۆ داینە پارچایەکی و ئەم دێزەفڕین أشهد بالله جواني نزانا شيرين ميربانا دوسي هالكالبي الأخوات يداوانا هاري لبساوانا وي 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 كرسمي ببنادانا أكيد مبديوانا وي 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 وي
زوی ببنادانە ئاکردمێ بە دێوانە کاک دەوەنوک و کۆتا پرسیار ئاراستەی بەڕێست یەکەم پێ دوایە لە چەند ساڵی ئایندەیە بەهۆی ئەم پێشکەوتنە زۆری تەکنەلۆژیاوە هونەرمەندانی تر پێویستیان بۆ خۆماندووکردنەی ئێستا نابێ بۆ دروستکردنی گۆرانی تەکنۆلۆژیان ڕۆژ بەرە و پێشتر ئەچێەوە بە تایبەتیش AI کە خۆمان ئاگادارین چی شەڕێکە لە وڵاتانە لەسەر کامیان باشترین مۆدلی AI هەبێت بۆ پێم نتوانم بڵێم بڵێ ئەکرێت کاراسانی بۆ هونەرمەندەکان بکە کە بە کەمماندووبوونێک ئیشەکە بکەن بەڵام ئەوەی کە ئەمەوێت بیڵم داهێنان و دەستلێدانی مرۆڤ هەمیشە گرنگ دەبێت لە بەرهێنانی کارێکی هونەریە چکە ڕاستە ڕەنگە بتوان بێتەوە دەنگێک بەرهەم بهێنیتەوە یان تەنانەت میوزیکی تەنانەت تێکستی گۆرانێکەش بنووسی بەڵام هیچیان ناگاتەوە بە هەست و سۆزی ژەنیارێک یان هەست و سۆزی گۆرانی بێشێ ئەکرێت یارمەتیدەرێکی زۆر باش بێ ئەکرێت کارەسانێکی زۆر باش بێ بەڵام من لەو بڕواایە دانیم لە 100 جێگەی مرۆڤ بکرێتەوە بەڵام بەڕێژەیەکی باش کارەسانی بۆ هونەرمەندەکانەکە و کە لە داهاتووە گۆرانی بڵاو بکەنەوە بە ژیری دەستکردیان ببێ بە بەهانەیە گویان کە گۆرانێکیان نەچێتە ناخۆ خۆسەرکەوتونەوێ بڵێن ژیری دەستکردن دەوانستار شارەزای تەکنەلۆژیای و میوزیک ژەن زۆر سپاس کرد سلێمانیت گەلمەداوی زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە بۆ ئەم بەرنامە جوانە بەلە بینەران ئەوە گشت بڕگە بابەتێن ئەڕۆی پرۆگرامی بەیانی 24 بوون هیویدارین جێ ڕەزەمەندیە هەلایەکی بین هەتا سبای خودت گەل هەوە بیت کوردستانە مەهەر ئاوەدان بیت تا ڕۆژێکی تر خواتان لەگەڵ بێت.